بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش حالم لعلقيكي نوي لا جهنمي پیغمبري خوا دموا خدمتان لدرجه جهنمي پیغمبري خوا عليه الصلاة والسلام گەیشتین با ئەو بابەتانەی کە دوای بانگەوازی پێغەمبەری خوا بە ئاشکرایی چ ڕوویدا. باسی ساڵی ماتەمینیمان کرد کارێک لە خەدیجە و لە مامی پێغەمبەری خوا وەفاتیان کرد. لەم ئەڵقەیەماندا باسی ڕووداوێکی پێش کۆچکردنی پێغەمبەری خوا لە مەککەوە بۆ مەدینە دەکەین. ئەویش بریتی بوو لە ئیسرا و میعراج. ئیسرا و میعراج یەکێکە لەو بابەتانی کە لە ژیاننامەی پێغەمبەری خوا زانایانی سیرە گرنگیان زۆر پێداوە. ئەمە یەک دوو هەم لە خودی ژیانی پێغەمبەری خوا گۆڕانکاریەکی زۆر گەورەی کرد لە خودی ژیاننامەی پێغەمبەری خوا. هەر کە کەسێک پێغەمبەرێک خوای گەورە ژوانی لەگەڵ سازکە بیبا لەگەڵ خۆی بیبا بۆ حەوت پەڕی ئاسمان و گەشتێکی تایبەتی بۆ ڕێخا بێگومان حکمەتێکی زۆر گەورەی تێدایە کە ئەم ئۆفەرە بۆ هیچ کام لە پێغەمبەری خوا ڕووی نەداوە کە ئەوەیە کە پێغەمبەرێک بەجەستە و بەگیان لە ماوەی شەوێکدا بینێرێت بۆ ئەقسا بۆ مەسجید ئەقسا لە فەڵەستین دوای بچێت بۆ حوزوری خوای گەورە و بێتەوە. ئەمە بێگومان ڕووداوێکی گرینگە و هەروە کۆمەڵێک ناڕەحەتی بۆ پێغەمبەری خوش توش دەکات. دیسانەوە پێغەمبەری خوا هیچ نەبووە، تەنها دەڵێ پێغەمبەرم بانگەواز دەکا ئەو هەموو قسە و بوختان و شتەی پێدەڵێن ئێگە بڵێ من چوومەتە لای خوا چوومەتە ئاسمان و هاتوومەوە. بەس ئێمە باسی خودی پرۆسەکەی شەڕەوی دەکەین. ئەمە کتێبێکم لەسەر نووسیوە ئەلحەمدوللیلا سوپاس بۆ خوای گەورە بە ناوی ژوانگەی خوایی گەشتێک بە دیوەنە بینراوەکەی شەڕەوی پێغەمبەری خوا. کتێبێکی نزیکەی 200 لاپەڕەیی بە تەواوی بە ورد و درشتی ئەم گەشتە چۆن بوو چۆن نەبوو، پێغەمبەری خوا چی بینی چی نەبینی و حکمەتی ئیسرا و میعراج چییە یان چۆنە. ئەمە لەم کتێبەدا بە تەفاسیلی باس کراوە. من ئیسفادەی لێ دەکەم بۆی ئەم شەو ئێوە ئیسفادەی لێ بکەن بزانین چ شتێک بوو هۆکاری ئەوەی کە خوای گەورە دیدارێکی وا سازکار لەگەڵ پێغەمبەری خوا کە ئیسرا و میعراجە. وتمان دوای کە پێغەمبەری خوا ساڵی ماتەمینی بەسەردا هات کە مامیش و خێزانیشی برد ناڕەحەت بوو، پێغەمبەری خوا دەیویست شوێنێک پەناگەیەک جگە لە شاری مەککە بدۆزێتەوە بۆی داوای تێدا بکات. دەیزانی خەڵکی شاری مەکە قەدری ئەو پەیامە نازانن. ئینسان کە پرۆژێکی باشی بەدەستەوە بوو نابێ هەر تەپلۆس دەیدانیشێت چیە لێرە گوێی بۆ ناگرن تاو کاکە جا کاکە لێرە گوێم بۆ ناگرن بەخوا واز دێنم نە ئەبێ هەوڵدەی لە حاجەوە گوێیان بۆ نەگرتی بڕۆ بە شواقڕنە لە شواقڕنە گوێیان بۆ نەگرت بڕۆ بۆ ڕانێ دەبێ نابێ بوەستیت نابێ ئەم کاروانە ڕابوەستیت. پێغەمبەری خوا ئەوەندە عەوداڵ بوو خەڵک موسڵمان بێت خەڵک بێتە ناوی ئیسلامەوە چکە دەیزانی چۆنە پەنای برد بۆ شاری تائیف. پارێز شوێنێک بوو شارێک بوو لە شارەکانی دەرەوەی مەکە چۆن بۆ منە کابرا لە سلێمانیەوە بچێ بۆ هەولێر کاکە لە سلێمانە گوێم بۆ ناگرن دەچم بۆ هەولێر باشکم لەوێ گوێم بۆ بگرن. پێغەمبەری خوا چوو بۆ شاری تائیف دڵێکی زۆر خۆشەوە لەگەڵ زەیدی کوڕی حارثە چوو باشکو پەیامی ئیسلامەتی وەرگرن و خەڵک مسلمان بچون بۆلان کاکە ئیدینی ئیسلامەیە و من پێغەمبەرم و ئەوە پەیامەکەیەتی ئەو عەدالەتەکەیەتی ئەو ڕەحمەتەکەیەتی کەچی بەداخەوە بە خراپە وەڵامی پێغەمبەریان داوە هەندێکیان هەر گاڵتەیان بە پێغەمبەری خوا کرد. تۆ باسی چ دەکەی؟ پێغەمبەری خوا فەرمووی مادام ئیمانم پێ ناهێنن کاکە باشە بێدەنگەی لێ بکەن نەمە دەنگ و نەیەوەش دەڕۆمەوە شاری مەکە. بەڵام گەورانی تائیف ئەوانیش زاڵم بوون هاتن چی منداڵەوەرکە و شێتی شاری تائیفیانەیە خڕیان کردەوە و بەدار و بەرد بەڕاکردن بە دوو پێغەمبەری خوا کەوت. تۆ باسی سەکەی پامەکەت بۆمە هێناوە ڕەشپێست و سپی پێستی لایوەک یەکە دەوڵەمەند و هەژاری لایوەک یەکە شتیوامان قوبڵ نیە بە دووکەون. زەیدی کوڕی حارثە دەفەرمێ بۆ خۆم بەبەر ئەو دار و بەردەدا دەدا بۆی بە پێغەمبەری خوا نەکەوێت هێستاش خوێنم لە نەعلەکانی پێغەمبەری خوا بینی کە لی دەتکە. ئایا چەندمان لەسەرم ئیسلامەتیە وەکو پێغەمبەر لە شاری تائیف هاتۆتەوە خوێنی لە قاتکاوە ئەوەندەیان بەر پێدا دابێ
چەندمان نەک قاچمان خوێنی لێ هات بێت بگرێ لە پێناوی ئیسلامەتیە چەندمان قسەیەکی ناخۆشمان پێوتراوە چەندمان جنێوێکمان پێوتراوە هیچمان پێ نەوتراوە هەر لە خۆشمان زۆر بە میم دەزانین 4 نوێژان دەکەین 2 ڕۆژوان دەگرین خۆمان پێ موسڵمانێکی زۆر میمەوە دەزانین پێغەمبەرین بابە تۆ نیو هەندی پێغەمبەری خوا عەزەتی نەبینی و خۆشت بۆ زۆر پێمێمە ئیوا هەیە لەسەر ئیسلامەتی ورجی داناوە ورجی قەڵەو کردو ئەوەندەی لەسەر ئیسلامەتی دەخوا کەچی دێ لۆمەی ئەوانە دەکا کە خەریکی کاری چاکسازین خەریکن لە کۆمەڵگا ئیسلام بە خەڵک دەناسێنن باش دەکەن دێ زەم بە خراپە زەمبی ئەو کەسانە دەکا کە ئیشی چاکسازیان هەیە ئەخە بابەجان تۆ لەسەر ئیسلامەتی ورگت پەیدا کردووە لەسەر ئیسلام دەخۆی بۆ لۆمەی ئەوانە دەکەی کە خەریکنەوەی کە هەیە لەسەر ئیسلامەتی شەید و خەڵکی سەیری خەڵکی غەزەکە هەموو مردون دەمرن لە برسان شەهید دەکرێن لەسەر ئیسلامەتی من و تۆ ئەومان بینیوە بەرگێ ڕۆژێکی شوا دەگرین شەوێکی موشەکێکی ئیسرائیل بێردات عالم هەموو تۆقی هاتە هاوریابن ئەو دینە هەروە بە ئاسانی نەگەیوە ئەمە لەسەر پێغەمبەری خوا زۆر ناڕەحەت بوو تۆ بچی بۆ ماڵێک نەباتی بە خێراتنت کەن دەرت کەن زۆر لەسەر ناڕەحەتە لە ڕێی گەڕانەوە بۆ مەککە پێغەمبەری خوا زۆر دڵتان بوو لە ڕێی گەڕانەوە بۆ مەککە جا وردەکاری زۆر هەیە لەو پێغەمبەری خوا لەوێت چی بوو چی بینی لە شاری تایب لایەندا باخەکە و تری بۆ هێنان و کوڕێکی مەسیحی موسڵمان بووانە بەڵام من بە کورتی بۆی ئێوە بچن بۆ خۆتان بخوێنەوە پێغەمبەری خوا لە ڕێی گەڕانەوە بۆ مەککە مەلائیکە جوبریل بۆی دابەزی تێی پێغەمبەری خوا خوای گەورە ئاگای لێ تۆ چەند ناڕەحەتی تۆ چەند دڵگرانی تۆ چەند خەفەتباری بۆی کە کەس گوێی بۆ نەگرتووی ئەوە مەلایکەتی شاخەکانە ئەو مەلایکەتانی کە ئیشی و کاروباری شاخەکان بەڕێوە دەبا هاتۆ دابەزیوە فرمانم پێ بکە شاری تائیف لەنێو 2 دۆڵدا بوو فەرمان پێ بکە شاری تائیف لەناو دەم ئاوا کەپسی دەکەم پێغەمبەری خوا فەرمی نە لێیان گەڕن بەشک و لە کۆت لە وەختایەک بێ هەر موسڵمان ببنە ها پێغەمبەری خوا بێ ئومێد نەبوو لی گەڕن سەیری میهرەبانی پێغەمبەری خوا کرد چەندە میهرەبان بوو ئەو هەموو عەزەت و ئازارە کەچی هێشتا گلەیی لە خۆی دەکرد نەکای خوای گەورە نەکا من بە غەڵەتی بانگەوازم کردبن نەکا لە من تێنەگەیشت بن نەکا من بۆ جۆرەی کە تۆ دەتەوێت بانگەوازم بۆ نەکرد بۆی ئەوان گوێ بۆ من ناگرن هێشتا من و تۆ برادەرەکەمان قسەیەکمان پێ بۆ خەرە دەکەین بەشەڕ دەبێت تحملێکی پێغەمبەرانەمان هەبێت هەمیشە گومانی باشیان پێ بێت من ناڵم ناحەقی قبول کە پێغەمبەریش ناحەقی قبول نەکردووە لە دادگەریە لە ئاستەما وەرە جواب بەڵام بە هەمیشە تەبعی برایەتیشمان لەبیر بێت پێغەمبەری خوا لەو کاتی گەڕانەوە بۆ مەککە زۆر ناڕەحەت بوو نزایەک دەکا کە نزایەکەی زۆر کاریگەرە پێم خۆشە لێرە گرنگیەکی پێ بدەین و تقریبا دەتوانم بڵێم هۆکارێک بۆی ئەو ئیسرا و میعراجە ڕوو بدە پێغەمبەری خوا دەفەرمێ اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حلتي وهواني على الناس يا أرحم الراحمين إلى آخر دعائك دەفەرمێ ئەی خوایە سکاڵای کەمهێزی خۆم لە لای تۆ دەکەم سکاڵای بێچارەیی لە لای تۆ دەکەم سکاڵای بێڕێزیم لە لای خەڵکی کافر دێنمە لای تۆ ئەیەوە کەسەی لە هەموو کەس بەبەزەیتری تۆ پەروەردگاری چەپسێنراوەکان و هی منیشی بە کێم دەست پێری جگە لە تۆ یعنی خوای گەورە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵەوەی خەڵکی حیسابی بۆ نەکردو بەڵام ئەوەندە تەوەکوڵ و مێدی بە خوای گەورە هەبووە هەموو شتێکی بردوتۆ لای ئەو بۆیە خوای گەورە هەردوای ئەم بەسەراتە ئیسرا و میعراجی پێ دەکا وەکو دڵدانەوەیەک ئیسرا و میعراجی پێ دەکات زۆر خۆشە تۆ بێتاقەت بیت ناڕەحەتی شتێک بێ ناڕەحەتی کردبی بچی بۆ لای عەزیزەکانت خزم و دۆستانت گەشتێک بکەیت بۆی ئەو شتت لەبیر چێتەوە وەنییە
دي خوای گەورە جوی کیوا بۆ پێغەمبەری خوا دەڕەخسێنێ بۆی ئەو هەموو ناڕەحەتەی بچێتەوە ئەی محەممەد دڵگران مەبە تۆ ئەرکی خۆت جێبەجێ کردووە خەڵق دەتە ناگرێت بۆیە دیدارێکی بۆ ساز دەکە کە بێتێ ئیسرا و میعراج. ئیسرا و میعراج چییە؟ دانم چی دەزانە کە زانیاری هەیە لەسەر ئیسرا و میعراج؟ شەو ڕێی پێغەمبەر نه ئیسرا و میعراج ئافرین ئیسرا و میعراج ولا سەرەتا پێناسەمان کرد اینجا بینی سەر پێناسە ئیسرا و میعراج. ئیسرا و میعراج تاوە دەست خۆش. ئیسرا و میعراج بریتی بوو لەو ڕووداوەی هەندێک دەڵێن لە ساڵی 12 هەندێک دەڵێن لە ساڵی 11 هەندێک دەڵێن لە ساڵی 10 کۆچی بەڵام ئەسەحترینیان 12 کۆچیە لە ساڵی 12 پێغەمبەرایەتی عەفوان شەوێک پێغەمبەری خوا بۆ خۆی باز دەکات من لە ماڵە دانیشتبووم لە مەککە لە سەقفی خانووەکەەوە جبرەئیل دابەزی بۆ لام سینەمی دەرهێنا دووبارە پاکی کردەوە و تێخستەوە و بڕاقی بۆ هێنام. بڕاق چییە؟ ئاژەڵەکە وەکو ئەسپە باشە تایبەتە بە پێغەمبەران تایبەت بۆ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ ئەقسا بۆ قودس بۆ فەڵەستین پێغەمبەر بگوازێتەوە. پێغەمبەر خوا دەفەرمێ بڕاق گیاندارێک بوو پێی لە شوێنێک دادەنا پێیەکەی تری لە شوێنێک دادەنا کە هەتا چاو حرەکەی دەکرد یعنی زۆر بەقووە بۆ نمونە تۆ تا شوێ چاوت دەبینێ لە دەرێ ڕابۆستێ پێیەکی ئەرێرە بێ پێیەکەی تری ئەوەندە سەریعان لەو شوێنە دەبێت هەندە دوور زۆر سەریع بە بڕاق. پێغەمبەر خوا دەفەرمێ سواری بڕاقی کردم جوبرەئیل چون بۆ قودس بۆ فەڵەستین بۆ مزگەوتی ئەقسا بۆ مزگەوتی کە ئێستا ئیسرائیل دەیهەوێت لە ناوی بڕێت پێشدان پێش بووی کە کەعبە قیبلەی موسڵمانان بێ قودس ماڵی موسڵمانان بووە. قودس ماڵێک بووە کە وەکو قیبلەی کەعبەی پیرۆز بووە موسڵمانان ڕویان تێکردووە بۆ نوێژ و قودس ئەوە بوو کە سەلاحەدینی ئەیوبی دووبارە ڕزگاری کرد. قودس ئەوە بوو کە ئێستاوا شەڕی لەسەرە غەزە و فەڵەستین هەموو ئەو کێشە لەسەر مزگەوتی ئەقسایە کاتە ئەو مزگەوتە پێگەیەکی هەبووە هەر ئەمەی کە پێغەمبەری خوای بردوو بۆ مزگەوتی ئەقسا گرینگە گرنگی مزگەوتی ئەقسامان بۆ دەرەخدا. پێغەمبەری خوا دەفەرمێ چوون بۆ ئەقسا ئەمە تا ئێرە کوێیە؟ ئیسرایە. ئەمە دەڵێن ئیسرا و میعراج. ئیسرا چییە؟ ئیسرا یعنی سارە ینی بە پێ ڕۆیشتن بە سیارە و شت لە مەککەوە بۆ کوێ؟ بۆ فەڵەستین. ئەوە کوێیە؟ ڕووداوی ئیسرایە. ئیسرا ئەمە ئیسرایە. پێغەمبەری خوا دەفەرمێ لەوێ بوڕاقەکەم بەستەوە بە ئەڵقەی ئەو ئەڵقەی کە پێغەمبەرانی تر بوڕاقەکانی تری پێبەستبووە. هەموو پێغەمبەران لە مزگەوتە بوون هەموو پێغەمبەران. ئەگەر هەموو پێغەمبەران من حەدیثمانەیە کە 144,000 پێغەمبەر هاتووە خوای گەورە ڕەوانەی کردووە 144,000 پێغەمبەر 25 لە قورئانی باس کراوە 25 لە قورئانی باس کراوە ئەوکەی تر باس نەکراوە. هەنی پێغەمبەری خوا دەفەرمێ هەموو پێغەمبەران لەوێ بوون من بووم بە ئیمامی هەموو پێغەمبەران لەوێ چوون دوور کە عاد نوێژم کرد بۆ هەموو پێغەمبەران بووم بە ئیمامی پێغەمبەران لەوێ نوێژم کرد دوای کە لێ بووینەوە جبرائیل قاپێک ئارەق شەراب و قاپێک شیری بۆ هێنام وتی ئەی محەممەد هەڵبژێرە بۆی بیخۆمەوە منیش قاپە شیرەکەم هەڵژار خواردمەوە جبرائیل پێی فەرمووم ئەی محەممەد باشەکەت هەڵبژار خواردمەوە و اینجا لەوەوە جبرائیل منی لەگەڵ خۆی برد بۆ ئاسمان بۆ شوێ بۆ ئاسمان ئەوە پێ دەوترێ چی؟ میعراج. میعراج یعنی چی؟ عروج. میعراج یعنی بەرزبوونەوە عەرەجە عروج بەرزبوو بۆ لای خوای گەورە بەرزبوونەوە. مەسعەدەتان دیوە مەسعەدە چۆن بەرز دەبنەوە ئەوە پێ مەسعەدەتان دیوە یان قادرمەی کارەبایی شتێکی وا بوو من نازانین چۆن بە چی پێغەمبەر بە چه قودرەتێک بەرز بۆتەوە خوای گەورە دەزانێت بەڵام بۆ ئاسایە بە مەسعەد تۆ 500 قات ببڕی و نییە بۆ تیارە دەفڕێت بۆ قەمەرە سەناعی دەفڕێت یعنی هەموو بەڵگەن ئەمانە هەموو هەن دەچن بۆ ئاسمان
کە مرۆڤ دروستی کردووە ئاسایە عەجەبە عەجائیبە مرۆڤ قەناعەتی بەوە هەبێت کە تارە دەفڕێت کە قەمەرە سەناعی دەنێردرێت بۆ دەرەوەی بۆ شای زەوی وانییە دەچێت بۆ سەر مانگ دەچێت بۆ سەر کوێ عەجائیبە مرۆڤ قەناعەتی بەوە نەبێت کەوە دەستکردی مرۆڤە مرۆڤ دروستی کردووە ئەوەندە قووەتەی هەیە عەجائیبە خی گەورە قودرەتێکی ئەوەی نەبێت پێغەمبەرێک بەرزکاتەوە مرۆڤێک بەرزکاتەوە بۆ لای خۆی کە گردون هەموو عایدی ئەوە وانییە ئیوا دەڵێت چۆن ئەوە شتی وا دەبێت گردون هەموو عایدی خۆیەتی من کە ئەو سەلاجەیە دروستکەم دەزانم چۆن ئیشێ دەکات دەزانم چۆن چۆنیە خی گەورە ئەم گردون و کائیناتەی کە دروست کردووە دەزانێت چۆن چۆنی بۆ خۆی حاڵیە بەرحاڵ پێغەمبەر خوا دەفەرمێ من چوون بۆ کوێ بەرز کرامەوە بۆ ئاسمان حەوت تەبەقمان هەیە وایە بەفەرمێ هەر حەوت تەبەقەکەم بڕی ئەوە تا پێغەمبەری خوا دەفەرمێ چون بۆ ئاسمان ڕوج بۆ دیدار چون بۆ ئاسمان پێغەمبەر خوا دەفەرمێ دواتر سواری بوراق بوومەوە هەر بە بوراق بردراوە بۆ ئاسمان تا گەیشتمە ئاسمانی یەکەم ناوە ئاسمان حەوت تەبەقە حەوت ئاسمانە تا گەیشتمە ئاسمانی یەکەم کە زانیان مر و جبریلین دەرگەمان لێکرایەوە و پێغەمبەر ئادەم بە خێرهاتنی لێ کرد و دوعای بۆ کردم کاتە لە تەبەقەی یەکەم چێ بینیوە پێغەمبەر ئادەم بۆ ئاسمانی دووەم عیسا و یەحیان بینی دووەممان بڕی بە هەمان شێوە لە دەرکای ئاسمانماندا چێە محەممەدا بە خێراتنیان کردم چێم بینی عیسا و یەحیان بینی لە هی سێەم پێغەمبەر یوسفم بینی لە هی چوارەم پێغەمبەر ئیدریس و ئۆلەی پێنجەم هاڕون برای موسام نوێ بینی و لە ئاسمانی شەشەم موسام بینی لە حەوتەم کۆتا تەبەقی ئاسمان پێغەمبەر ئیبراهیمم بینی و لێ میوانداری لێ کردم لە کتێبەکەی تێداوەنە لێ باشە کاتەوە گرنگ بۆ ئیمتحانەکە و دیابن ئاها دوای ئەمە کە بینی لە ناو حەدیسە پێغەمبەری خوا ورد و درشتی ئەم بەسەراتەی باس کردووە چیم بینی چیم نەبینی بەهەشتی بینیوە دۆزەخی بینیوە عەزابی ئەو کەسانەی بینیوە کە لە دۆزەخان جبرائیل چەندین وەڵام و پرسیار لەگەڵ پێغەمبەری خوا هەیە کتێبێکێ بە ناوی النەبی یەسئەل وجبریل جواب جبرائیل لەشیشی وادەڵێ پێغەمبەر دەپرسێ و جبرائیل وەڵام دەداتەوە بۆ نە پێغەمبەری خوا کەسێکی بینی بە بەردی گەورە گەورە لە دۆزەخ سەری پان دەکەنەوە پێغەمبەر خوا دەڵێ فەرمێ ئەی جبرائیل ئەوە چێیە فەرمی ئەوە کەسێکە لە ئومەتەکەت نوێژی نەدەکرد نوێژی سوزەی بخوا نەدەبێت ئەو عەزابەکەیتی کەسێکی بینیوە بە پرچی هەڵواسراوە ئەمە ئەو کەسێکە پرچی سفر بک کەسێکی بینیوە ڕیخۆڵەکەی هاتو دەرێ ئەو عەزابەکەیتی کەسێکی بینیوە لە دامێنی زوخا هاتو دەرێ ئەوە زیناکەر بووی ئیلا ئاخری ئەم هەموو دەکاری هەموو هەیە پێغەمبەر خوا ورد و درشتی ئەم گەشتەی بۆ سەحابەکان بۆ لە کتێبەکانی شاهەیە بەڵام ئێمە نامانەوە هەموو درودرێژی کەینە ئەمانەی هەموو بینیوە و بەهەشتی بینیوە بە چاوی خۆی باشە بە چاوی خۆی ئەمانەی هەموو بینیوە کۆتاشت پێغەمبەری خوا لەگەڵ خودی خوای پەروەردگار قسەی کردووە الله ئەکبەر ئەگەر خودی خوای پەروەردگار قسەی کردووە بەڵام ئایا خوای بینیوە ئەمە ڕاجایی لەسەرە ئیبن عەباس دەفەرمێ پێغەمبەری خوا مادام قسەی لەگەکردبێ بینیوشێتی پرسیار لە پێغەمبەری خوا دەکەن ئەی پێغەمبەری خوا تۆ لە سەوی ئیسرا میعراجە خوای گەورەت بینی فەرمی خوا وەکو نورێک وایە چۆن بیبینم هەنی شتێک بێ ناتوانی خوای گەورە من نازانین چێ لەیتە کەمیثلیهی شەی خوا هەرچی تۆ وێنای دەکەی ئەوە نییە بۆی پێغەمبەری خوا نەیتوانی بۆ بڵێ ئەوە خوایە شتێکەوە نییە چون نازانی چۆنە تەنها لە بەهەشتا ئەو دەمەی کە دنیا آخر بوو ئینسانی مسلمان چووە بەهەشت خوای گەورە خۆی نیشانی بەهەشتیەکانتدا عایشە دەفەرمێ هەر کەسێک بڵێ لە ئیسرا و میعراجە پێغەمبەری خوا خودای بینیوە بە چاوی سەری بوختانی بۆ پێغەمبەری خوا کردووە کەواتە ڕای ڕاحەجە ئەوەیە کە پێغەمبەری خوا نورێکی بینیوە کە زانیوێتی خوایە بەڵام وەکو خودی خوا چۆنە نەیبینیوە بەڵام قسەی لەگەڵ کردووە گفتوگۆی لەگەڵ کردووە باشە کۆمەڵەش لەم گەشتەدا ڕوودەدا یەکێک لەوانە بریتە لە چی؟ بریتە لە فەرزبوونی نوێژ پێغەمبەر خوا دەفەرمێ دوای ئەو هەموو تەفاسیلاتەمان کرد خوای گەورە دەرەنجامە
50 نوێژی لەسەر ئومەتەکەم فەرز کرد. چەند نوێژ؟ 50 نوێژ. دیقەت دێ 50 نوێژمان لەسەر فەرز بووە. هەر پێرا دەگەین نوێژێ بکەین. ئەو ئێستا 5 نوێژە بەقتەپەتە نوێژێ دەکەین. نوێژی بەیانیانمان دەچێت، کورە نوێژی عەسرانمان دەچێت، بەتەپەتە دەیکەین. نوێژی عەسرێ سەعات 5 دەکەین، نوێژی نیوەڕە سەعات 2 دەکەین. 5 نوێژە. ئەگەر 50 نوێژ بووە. پێغەمبەری خوا دەفەرمێت هاتمەوە بۆ ئاسمانی شەشەم موسام بینی عەلەیهی سەلام. پێغەمبەر موسا لێی فەرموو ئەی محەممەد خۆی گەورە چی پێدایکتی؟ وەڵایە نوێژی لەسەر واجب کردوم. هیچ چەند دەکتی 50 کتی بگەڕە بۆ لاوخە کەمی کاتەوە. تی بۆ کتی من ئومەتەکان دەناسم دەزانم چۆنە مرۆڤ پێی ناکرێت بڕۆ کەمیکەوە. چوە بۆ حزوری خزمەتی خی گەورە بۆم کە بکۆ بۆم کۆ پێغەمبەر خوا دەفەرمێت هات چۆم کرد هاتم کرد هەتا خی گەورە لە 5 نوێژ کۆتایی پێهێنا کە 5 نوێژ لەسەر ئومەتی ئیسلامی فەرزە و یەکێکە لە پایەکانی چی ئیسلامیش. لێرەدا خەمخۆری موسامان بۆ دەردەکەوێت کە ئەمەندە خەمی پێغەمبەری و ئومەتی ناسی و بۆ موسا لەبەرەوەی موسا ئەزمموی زۆر بۆ لەگەڵ مرۆڤەکان لەگەڵ ئەوانەی کە بەنو ئیسرائیل ئەزمموی زۆری بینیوە لە دەریای نیل لەو بەحرا ئەوها دەریایان بۆ شەق دەکا لە فیرعەون نەجاتان دەپەڕێ دەڵێ ئەی موسا خوایەکمان بۆ پەیدا کە بیپەرستی وەکو بەردی. هێشتا ئەزمموی زۆری بینیوە وەکو هاوسۆزیەک بۆ پێغەمبەری خوا ئەوەی کردووە. جا ئەمە ئیسرا و میعراج پێغەمبەری خوا ئەو هەموو ڕووداوانەی بینی هاتەوە بۆ کوێ؟ بۆ مەککە. ڕاستە خواتەوە بۆ مەککە قورسە جار بدەی خەڵکی نا ئەم شەو خەڵکەکەەوە باوەڕت پێ ناکە لە مەککە جنێوت پێ دەجات دەکا خەڵکی نا ئەم شەو من ئیسرا و میعراجم پێکراوە چوومەتە دیداری لای خی پەروەردگار چوومە بۆ فەڵەستین و هاتوومەوە چووم بۆ ئاسمان و هاتوومەوە. کافرانی قوڕیش کە ئەویان بیست هەرگاڵتان بە پێغەمبەر وەڵا ئەوە مابوو چۆتە ئاسمان و گاڵتەیان پێ کرد. قورسە سەرانی قوڕیش لە ناو بازاڕە ئەبوبەکریان بینی ئەبوبەکر ئێستا ڕووداوای نەزانی بوو. پێغەمبەری خوا ئەبوو لەهەبان ئەبوو جەهلە دەچین یەکێک لە سەرانی قوڕیش دەچێت بۆ لای پێغەمبەر دەچێت بۆ لای ئەبوبەکر پێی دەفەرمێ ئاگال لێیە پێغەمبەرەکەت چی کردو سەحابەکەت دەفەرمێت چی بۆ دەڵێ محەممەد ئەوەی کە تۆ زۆر بە ڕاستگۆی دەزانی و توێتی چوومەتە ئاسمان و هاتوومەوە تی دڵنیان پێغەمبەری خوا وای گوتووە کتی بەڵێ کتی بەڵێەوە تی باوەڕی پێ دەکەی کتی بەڵێ ئەگەر پێغەمبەری خوا وای گوتوێ باوەڕی پێ دەکەم تەواو چووە سەیدی ئەو سیقەیە تی دڵنیان محەممەد کتی بەڵێ کتی باوەڕی پێ دەکەم. بۆیە لەو ڕۆژە پێغەمبەری خوا نازناوی ئەبوبەکری دێناچی ئەبوبەکری صدیق یعنی چی؟ یعنی هەم ڕازگۆ هەم یعنی بەڕازدانەر. ئێستا بۆنە تۆ قسێکم بۆ بکەی من پشتگیری ڕاستەکەی تۆ بکەم بەڕازدانەرم. ئەبوبەکر فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا گوت پێێتی چووە هێندە متمانی بە پێغەمبەر بووە هێندە خۆشی ویستووە. ئیتر خەڵکتان ئەی محەممەد بەچی دەیسەلمێنی چووی؟ فەرموو ناڵێ چوومەتە قودس بۆ فەڵەستین پێیان بە ئەوانەی کە بڵێ کە خەڵکی مەککە بەعزێکیان بۆ کەسابەت و بۆ تیجارەت چوون بۆ فەڵەستین تویان دەی محەممەد ئێمە چووی تۆ بە حیاتی نەچووی ناڕێ چووم فەرموو پێناسەی مزگەوتی ئەقسامان بۆ کە چۆنەوە نیە بۆ نەم دەڵم چوون بۆ سلێمانی تۆ دەڵێ بەچی بڕاتە دەڵێ کاکە چوم دەڵێ باشە من چوون کاکە لە سلێمانی چی لێیە کوا بزانە لە بەردەرکی سەرات چی لێیە کوا پێناسێکی چاڤیلانم بۆ کەونیە تۆ بێڵە وڵا کاکە چوم ئەنەوڵات لە چاڤیلان ئەلەوێ ئەو هەبوونیە. پێغەمبەر خوا دەفەرمێ وەکو داتاشۆیەکی ئێستا خی گەورە چکە بیری نەمابوو چی ڕوویداوە چی نێدا خی گەورە وەکو داتاشۆیەک وەکو وێنایەک چۆن ئێستا داتاشۆ هەڵدەکرێت لە دیواری دەی هەموو شتەکان دەبین. پێغەمبەر خوا دەفەرمێ وەکو داتاشۆیەک مزگەوتی ئەقسا و قودسم هاتە پێش چاو هەر پرسیارێکیان لێ دەکردن دەمگوت ئەوهایە و ئەوهایە تاو نابێ بڕای پێ بکەن خۆرەکتیان محەممەد برا سەیریکەن لەوەش سحری کرد نەچۆتە دەڵێ دەزانم سەیریکە ئەو فێڵبازەی ئەو سحرەی هێشتا باوەڕیان پێی نەکرد براوە سحرێ دەکات نەدیوە ساحیرێکا دەزانێت لەوێ چ باسە ترمە ناڕەحەت بوو ئەوەی باوەڕی پێکرد ئەوەی باوەڕی پێ نەکرد هەر باوەڕیان پێ نەکرد بەردەوام لە دژایەتی پێغەمبەری خوادا بوو.
ئەمە تا ئێستا ئێرە ڕووداوی ئیسرا و میعراج بە جۆر بوو وردەکاری زۆری تێدایە کۆمەڵ حکمەتی ئیسرا و میعراج باز دەکەین یەکەمیان ئەوەیە کە خی گەورە دڵدانەوەی پێغەمبەری داوە بەم گەشتە بە دیداری خۆی ئەمە یەک دوو بەستنەوەی براق بە حەبل پێغەمبەر خوا دەفەرمێ بەستمەوە خۆ براق تایبەت کرا بوو گەشتە نشی بەسبیان نەدەجوورە بەڵام ئەو بۆ ئەو ئێمە فێرکە کە پشت بە هۆکارەکان ببەستین لە خۆڕە هەر نەڵێن کۆنە دەیاڵ خوا ئاچی بە نسیب دەیکەین نە هەر جارە خی گەورە حەزی لێ بوانەی دەتوانی بە قووەتی خۆی بە قودرەتی خۆی پێغەمبەر هەڵگرە بیبا بۆیە بەڵام خی گەورە بۆی ئێمە فێریەوە کە دەست بە هۆکارەکانەوە بگرین ئینسان بۆی برسیەتی دەکرێت بڵاو لە خۆڕە خوا تێرم دەکا خوا ڕازەخە دەبێت چی بکەیت نا بۆی کە تێربی نانی بخۆی وانە دەست بە ئەسبابەکان و هۆکارەکانەوە بگرین دەی لەم با ببینەش پێغەمبەری خوا ئەمەوە فێر دەکا کە ئێمە دەست بە هۆکارەکانەوە بگرین هەر لە خۆڕا پێدا نەدەین ئەمە دوو سێ بینینی ئەو هەموو باسوڕ و داوا کە لە بۆ پێغەمبەری خوا لە فەرمودەکانە هاتووە ئەوە عەزابی قەبر ئەو هەیە عەزابی جەهەنەمیەکان ئەوە چوار فەرزبوونی نوێژ کە چەندە مهمە یەکێکە تاکە عیبادەت لە ئاسمان فەرز کرابێت چییە؟ نوێژە ئەگەر لیان پرسین تکاو عیبادەتە لە ئاسمان فەرز بوو کام ئەرکە نوێژ و یەکەم نوێژ کە لەسەر مسلمانان فەرز کرا نوێژی نیۆڕۆ بۆ ئینجا جەماعەت کرا شت کرا وردە دەستی پێکرا ئەمە بە کورتی و پوختی ئیسرا و میعراج بوو و حکمەتەکانی بوو قسە زۆرتر ئێمە لەسەر ئیسرا و میعراج بیکەین بەڵام هەر ئەوەندە پێرا دەکەین بۆی ئیشەکان نەکەین و لە دەرسی ئەمە تایە ئیسرا و میعراج پێغەمبەری خوا وەکو وتمان دایمە بیری دەکردەوە پەناگەیەک بۆ خۆی دابنێ وتمان دوو وەج بە خەڵکی نار بۆ حەبەشەوا بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەیویست مەکانێکی باشتر جوگرافیایەکی باشتر دانە بۆ دەوڵەتە ئیسلامیەکە بۆی کۆچ بکات لە دوای ئەمە کۆچی پێغەمبەری خوا لە مەککە و بۆ مەدینە دەست پێ دەکات بزانین ئەو کۆچی کە پێغەمبەری خوا لە مەککە و بۆ مەدینە چۆنی ڕوویدا چۆن گرێبەستی لەگەڵ شاری مادینە کرد چۆن خەڵکی مەدینە باوەڕیان پێ کرد و بوون بۆی کە باوەڕ متمانە بە پێغەمبەری خوا بکەن ئەمە ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو باسی لێوە دەکەین. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.